پیرۆزبایی لە هەموو ئەو تێکۆشەرانە ئەەکەم، پیرۆزبایی لە هەموو ئەو خوێن گەرم و دڵسۆزانە ئەەکەم کە خەمخۆری شارن، خەمخۆری سلەیمانین و هیوادارم کە ئێمە ئەمڕۆ لێرەین ئەم یادە ئەەکەینەوە بەس لێرەین لە بەردەرکی سەراین، شوێنێکی مێژووە، شوێنێکی مێژوویە لە مێژووی سلەیمانی. تزێک بەمان وروژێنێک کە زیاتر خزمەتی شار بکەین، زیاتر خزمەتی خەڵکی سلەیمانی بکەین، سلەیمانی خۆشەویست بکەینەوە، چ بۆ خەڵکی سلەیمانی، چ بۆ هەموو کوردستان و عێراقیش. خۆمان هەر یەکەمان ئەرکێکمان پێس پێدراوە، جا چ حکوومەت بین، دەسەڵات بین، حزبی سیاسی بین، هاوڵاتی بین، بەڵێندەر بین، وەبەرهێنەر بین، هەر کامێک ینی هەمومان لە هەر کوێیەک بین، خوێنکار بێ، مامۆستا بێ، هەر یەکەمان ئەرکێکمان لەسەر شانە بۆ خزمەتکردنی خەڵک، خزمەتکردنی ئەم شارە، خزمەتکردنی پێگە مێژوویەکەی ئەم شارە. و ئەگەر هەر یەکەمان لە شوێنی خۆمانەوە تەقیمێکی ڕاستگۆیانەی خۆمان بکەین، ئەو کاتە ئەزانین ئایا پێویستەکە فەردەوام بین وەکو خۆمان، یان زیاتر بکەین، یان هێمەتێکی زیاتر بکەین.